أمر نور أبشاري قردك سيوانكم سرحت دنيا شركة وداستانكم سيرا بزمة هالفرينة فرلقاقا وخنديا نعرتي جكركا زو شكلي سيرانكم الخوان سورة بارة زان خوشکان برایان ئەم کاتەتان باش بەخێر بن سەر چاوان ئەم عەترا ئەکتەری هەرە بەناوبانگ حاجی ئەحمەی حاجی حەسەنی ئیسماعیلی دەرگەزێنی کە مەشهورە بە حەیکردن و ئەبێتە هاودەمتان ئەحەیکردن و ئەو پیاوەیە کە سوڵتانەکان و والێکان و دەوڵەمەنەکان و هەژارەکان و بە شەرەفەکان و سۆزانەکانی ئەخستە پێکەنی بەڵێ ئەحەیکردن و خۆشحاڵەیەکی لە ڕادە بەدەرەوە ئەم عەترا ئەبێتە هاودەمتان ئەحەیکردن و بۆ ماوەی 50 ساڵ لەسەر تەختەی شانۆ نمایشی کردووە و دەوری گرنگی خۆی بینیوە برێ لە تیاترۆخانە و چایخانە و بازاڕەکانە ئەم ئەکتەرە بە شێرگیری و شەرەفمەندیەوە لەسەر تەختەی شانۆ ڕەنجی یاوە و بۆ ئامانجی پیرۆزی خۆی خەباتی کردووە ببوورە کاگەحمە ڕەوشتی شانۆ ڕێگە بەو شتانە نایەت نە منیش قسەکانی تۆم بەدڵ نییە وابزانمەتەوە بە زۆر لە کۆڵانێکی تەنەوە بمان بی یعنی بە تەکەلوف قساکەم ئای ڕەحمەت لە بابێ خۆ دەزانی من کابرایەکی نەخوێنەوارم یعنی کابرایەکی مستەقەف نیم تا ترش و خێ بکەم بە قسەکانمەوانێ داوای لێبوور دەکەم کاگەحمە ئەوەی ئەمانەوێ ئەوەیە کە باسی ژیانی خۆت و سەردەمەکە و بۆ بینەران بکەین چییە؟ دیسانەوە خۆتە سکردەوە؟ ئەی تۆ ئەتەوێت چۆن قسە بکەم؟ برێ حاجی ئەحمەد لە زەمانی خۆتا چی و بینیوە بۆمان باس کەوتەوە و بڵایەوە فەرموو کاگەحمە باسی زەمانی خۆتان بۆ ئێ زەمانی من ئەمە چییە؟ ببوورە پێشێخێ بۆ تێکەم نا سپاس دەکەم کاگە شانۆ پیرۆزی خۆی کوردی خۆم تۆ لەسەر تەختەی شانۆ فێری تەمسیل بووی من لە ناو بازاڕە لەگەڵ چەقاڵ و بەقاڵە ڕاتیم نییە بەم شێوەی باسی عارەق بکەین عارەقیش لای من حرمەتی خۆی هەیە داوای لێبوور دەکەم کاگە باشە تۆ چی لێدە ئەتەوێت دەورێکی کۆمیدی بۆ بینم نا ئەبوێ باسی زەمانی خۆتان بکەین ناشێ زەمانی ئێمە بەگاڵتە جار و خۆشمەچی بەیتە قەڵەم باشە مامۆستا ئەحمە ڕێم بەبا پرسیارەکە لێ بکەم ئۆهۆ پرسیار بوو بە خەڕەک پرسیار نەبرایەوە هەر ئەم پرسیارە کاگە فەرموو کەی ژیانی هونەری خۆت دەست پێ کرد یعنی کەی بووی بە ئاکتەر کەی بوو ساڵی 1950 بوو زەمانی عوسمانی بوو بەخوای ئێمەش کۆنین ها چاکم لە بیرە ئێستاش لە بیرم ماوە کەوالی فەرمانی ڕەشبژیری دەکرد فرموني باو بالعالية
ئەبێ لە هەموو مەیان و کوچە و کۆڵاوانێ بخوێنرێتەوە هەر کەسێ تەمەنی لە 16 ساڵ بگرە بەرەو ژوور ئەبێ دش بە ئینگلیزی کافر چەکەڵ گرێت. باز براتان لێی دەرباز بوو. هەر کەسێ سەرپێچی ئەم فەرمانە بکات 20 کەڵای لێ ئەدرێت و 150 مەجیدی سزای لێ ئەسەندرێت. بەندە نەتێڵای خوارد و نەمەزیدیشیە. هەر کەسێ 1000 مەجیدی با عەفووەکرێت. طەبعاً کوڕە ئاغا و بەگزا و خوا پیاوەکان ئەوە هەر زوو عەفوو کران. خێزاندارە و مناڵی وردە و تەڕەماشە و تەڕەساز هیچی ناخوات. ئەو کاتە من تەمەنم 17 ساڵ بوو. ئاڵتم و ساڵتمێکی چاکمەزانی. ئێستاش لە بیرمە لە ناو حەمامەکانە شانە و لفکە مەفرۆشت. أعوذ بالله من الشيطان الرجيم. نيت ما أطري لشبيسي خم بم أو باك سارد دركم. بسم الله الرحمن الرحيم. فشاكا بەشەرەفم دوو مانگیژە بێ قاچی بەرقاچیش نەکەی نەکەوتووە. ئەوە لفکەی زبر بۆ پیاوانە و لفکەی نەرمیش بۆ خانمانە. ئەوە گڵەسەر بۆ سەری ژنانە هەم قشخاوەکە هەم دەرمانە. ئەوەش داڕوو بۆ ئەو پیاوەی وا بێسەرە و سمتیفانە. سەرەتا ئێمە ئاوا دەستمان پێکرد. بە پارەیشانە فرۆشی پارەمان کۆ کردەوە و ئەچوین بۆ سەرچنار بۆ سەیری فەرەج کوردی و جعفری لەقلەقزادە. دوو ئەکتەری کۆمیدی چاک بوون. ئەو کاتە پیانە وتن قۆشمەچی. الله لەو کەوشە نایابانە کەوشی من لە دنیاە نییە. بەه لەو وەی باوکە ڕۆ لەو دڕکە تیژانە بەخوا کەوشەکانم ئەدڕێن. خۆزگە وەک راز لەبەرم کردنایە بەڵام عەیب لەبەر ناکرێن هەر ئەبێ لە پێ بکرێن. وەی چەند دەگمەن و چەند نایابن. جاخۆ من ئاوا لە پێما بن و بەناو ئەم دڕکانەیە بڕۆم بەخوا ئەدڕێن هەلا بن. گوناحە کەفرە 20 مەجیدیم پێیاوە. نا کەوشە جوانەکانم کەوشە جوانەکانم نایەڵم بدڕێن ئەتان کەمە ملم ئەتان خەمە سەر سنگم جووت کەوشە نایابەکە ئالێرە هێلانەکە با ئەو دڕکە تیژە وەک ساری نێزە بچێ بابێنی پێمە ناچێ بابێنی تۆدا بچێ بابێنی خۆمە بابێنی تۆدا. چاو لێ چۆن شتێکی سووک و بێنرخی قورس و گران کرد. دنیا ئاوایە هەمیشە قورس سووگەکرێ و سووشیش قورس. ئای کە دنیایەکی ئاڵۆزە. تو ئەو
شرف رفني تو شرف لغلق زاده ئەم جووتە کەوشە جوانەی سەرسنگم حەیب نییە لە پێ بکرێن حەیب نییە بدرێن حەیب نییە بخرێنە سەر ئەس ئەی لەکوێن دانەی لەکوێنەکەی یعنی ئەم جووتە کەوشە هەر ئەبێ لە پێ بکرێن هاتی فەرش لۆ بگرە گەوشە کار نەپوت لە پێ بکرێ و لەسەر بکرێ هەر کۆنە بن چەند کڵۆ و تەپلە لە پێش کەوش هادران چەند کەوش خرایە سەرسەر و چەند تەپلە کرایە پێ چەند پێ بوو بە سەر و چەند سەر بوو بە پێ کەسی کەوشە تۆش خەمی کەوشەکان تا ئاقلێم بەخوا گوناحە برام ئەخی قارداشم بەرادەری عەزیز ئەرێ دۆست مای برازە براتیشکە ئێدە تۆ وا بڵێ ئێستا تێگەیشتم جا لە پای چی ئەڵێم گوناحە گوناهنێ لە پێیانکە ئاخر بیکەم بە کوێمە کورە بیکە بە هینتا بە قافتە بە قافتە ڕازەکەی ئەیکەم بە قاچمە ئەیکەم بە قاچمە چی ئەبێ با ببێت دنیا ئەوە ناهێنێ ببینیان نەبین خۆشمەچی جاران مەبەستم ئەکتەری ئەو زەمانەیە ئاواهی بوو دنیا وایە ببین یان نەبین ببین یان نەبی ئەمەیە پرسیار و سەری گڵۆڵەکە ئایا شەرەفمەندی گیان لەوەدایە مرۆڤ بەرگەی تیروتانەی چەرخی چەپگەر بگرێت یان بەڕووی دەریای بەدکاریە شمشێر هەڵکێشێ و ڕای وەستێنێ و بنبڕی بکات ئەمرین ئەنوین و هیچی تر هەر بەو خەوە حەسرەت و ئاهی دڵمان دەرەچێت هەزاران جار سروشت ئەم جانەی تووشی خۆرپە کردووە ئەمە جوانترین مەبەستێکە کە بیخوازی ئەبرین ئەلوی ئای ئەگەر خەوماندی بە مەرجی خۆم قەسەم ئەمە کۆسپی ڕێگاکەیە لە خامۆشی مەرگا وابزانی لە ئاشوبەی کوشندە دوور کەوتیتەوە ئەمەیە سارد و هێورمانەکاتەوە دەنا کێ بەوە قایلە بێ گوێی لە شریخەی قامچی بێ و سوکایەتی ڕۆژگار بنۆشێ یان لە بەردەم ستەمکارە چۆکدا بدا کەر لە چۆ کەوتووە و کوڵە لە چۆ دراوە ئەرێ بابە ئێوە لە سوکایەتی و قامچی ڕۆژگار هیچ تێگەیشتن گەورم حاجی ئەحمەی حاجی حەسەن ئەمە هێڵێکەنەوەی ئێمە لەنەوەی ئێوە جیاکاتەوە مەبەستم ئەوەیە شانۆی هاوچەرخی ئێمە بەم جۆرە باز لە زمانی ئێوە ئاکات نەخێر نەوەڵڵا هیچ ئیشتیهام لەم قسانە نییە یعنی مەبەستە ئەوەیە هیچ زمانێکی هاوبەش نییە لە نێوانمانە تا پێکەوەمان بەستێتەوە بەڵێ ئەرێوەڵڵا بڕوان پێ بکە حاجی ئەحمە بە پێی داڕشنەوەی درامی هاوبەشەوە پەیوەندی و بەستنەوەیشی توم و تۆڵ لە نێوانمان هەیە کوڕی خۆم پەیوەندی چی و بەستنەوەی چی من ئێستا باسی کەوشم بۆ کردی تۆ سوکایەتی و قامچی و کرد بەسەرا آخر من سوورم لەسەر ئەوەی کە پەیوەندی هەیە ئەسڵەن هەرچی پەیوەندی هەبێ لە بەیری ئێمە و ئێوە نییە کە من وتم پەیوەندی نییە و بڕایەوە داوای لێبوردنەکەم کاگەحمە تۆ چۆنە فەرمی باوا بێ با بینەوە سەر باسەکەی خۆمان کەی تەمسی لە دەست پێ کرد لە پێشاوتمان بە پارەی شانەفرۆشی پارەمان کۆ کردەوە ئەچوین بۆ سەرچنار بۆ سەیری فەرەج کوردی و جافری لەقلەقزادە لە دواییە واستەیەکم دۆزیەوە لە کڵاپی ئەفسەرانی تورکە بۆم بە شەربەت فرۆش کڵاپ؟ بەڵێ ئەمەی ئێوە پێڵێن یانە خەڵگەوەنە شەر
شەربات کورم یەوژەکەی شارباژێڕە و هەنگینی شەمەتریەنکەیە شەربات ئەحمەد شەربەت بابیت بەڵێ بەگم بەڵێ یا کەریم یا ئەڵڵا کە لە تەزێنە شەربات خەمڕێنە شەربات الله چۆخ سار چۆخ شیرین وەڵڵای شیرین بەڵێ بەگم پێش ئێوەش زۆر کەسی تر خواردێەوە وتی شیرینە بەس هەنێ جار لە دەمی خۆمانە تاڵە نا کفر نعمەت ماکە شەربات زۆر شیرین بەڵێ بگم ئەو شیرینە ئەبێ ئێمە دەممان خۆی تاڵ بێت ئەحمەد تۆ خۆشمەچێکی چاک لێ دەردەچی بەڵێ خۆشمەچێکی چاک ئیتر وەکو خۆتان نەزانن عوسمانیەکان ڕۆژن ئینگلیزەکان هاتن بۆ ئێمە هیچ فەرقێکیان نەبوو ئەوان تەپلیان لەسەرەکرد ئەمان شەپقا باوەڕ لێبێ بۆ ئێمە هەردووچیان جاشی یەکما کرد بوون وای داگیرکەر هەر داگیرکەرە ئافرین دەم خۆش بڕوا بکە چۆن فەرمانی بابلعالیان بۆ خوێنینەوە هەر ئاوا هیچ بەیانی بەریتانیا عوزمایان نابە گوێمانە لە مێژەڕ نۆیلی حاکمی عەسکەری و نوێنەری بەریتانیای عوزماوە بۆ ئەهالی بە شەرەفی شاری سولێمانی ئەی ئەهلی سولێمانی معلوم بێ لێتان کە بەریتانیا بە چاوی عەتفەوە تەماشای ئێوە ئەکا ئەم ئەفسەرانەی کە ئێستا لە حزوری ئێوە وەستاون بۆیە هاتوون تا زوڵم و زۆر هەڵگرن و عەداڵەت لە جێگەیە حاکم بێت دڵنیابن ئەحواڵتان ڕۆژ بە دوای ڕۆژ باشتر ئەبێ و دەوڵەمەندتر ئەبن و لەززەت لە دنیا زیاتر ئەبینن بۆتان هەیە بە ئارەزووی دڵی خۆتان شعر و نەشید بە باڵای کوردستانە هەڵبەن ئێمە زۆر چاکەزانین کە ئێوە چەندین ساڵە لە ژێرباری گرانی داگیرکەرانە ناڵێنن ئەو داگیرکەرانەی کە تۆوی فتنە و تەفرەقەیان لە ناو ئێوە زەرع و ئینتیشار پێکرد کارێکی وایان کرد هاوسێ شەڕ بە هاوسێی خۆی بفرۆشێ و برا بەگشت برا بچێ و ئەو لاو لە باوکی خۆی هەڵگەڕێتەوە ئەمەش بۆ مەسلحەتی خۆیان بەریتانیا کێزی لەم جۆرە سیاسەتە دێتەوە چونکە تا دوژمنایەتی و تەفرەقە هەبێت ئاشتی و سەعادەت سەقامگیر نابێت منیش وەکو مەمور و نوێنەرێکی مخلیسی بەریتانیا داوا لە ئەشراف و ڕیسپیەکانتان ئەەکەم کە تەعاونم بکەن بۆ ئەوەی بە هەردوو لە ئیش و کاری وڵات ببین بەڕێوە کەرامەمرە بەهارە کورتانێ لە شارە گاڵتەجار لەمە گاڵتەجارترە بێت داگیرمانەکەن بۆ ئەوەی دەرمان تیمارکەن وای بۆ ناکۆش نیوەی دنیای سووتان و بۆشی پێ نەکرا ئای گەلێ جار وا هەز دەکەم مەبوایە ئەم خەڵکە هەمووی قەمور بووە قەمور بەڵێ قەمور بۆچی کاگا ئەرەم معقول نییە مێژوێکی وا دوور و درێژ و پر لە کارەسار وەک بارێکی قورس بە پشتمانەوە بێ و پشتمان نەشکا بێ ئای باوکە ڕۆکە ئەم مێژوە بارێکی قورسە ئای کە بارێکی گرانە تۆ هەستەکەی پشت لە قەمور بوو بێ پشتی بەڵێ من پشتم لە دوو لاوە قەمور بووە هەردوو ناوشانم بەرز بۆتەوە بۆچی کاگا ئەی بۆ ئەوەی کە لەسەر گازی پشت کەوتم نەکەوم بەم لاو بەولا داماوین ئەبێ سوود لە قەموریش وەرگری بڵێم چی نازانم هەستەکەم نەختێ ڕژبین بی وایە کوڕی خۆم گا کە زەویە شێرێ ئەو ئەزانێ ئازاری نیرەی سەرمل و نەخیزەی لاڕان چۆنە ئینگلیزەکان کە هاتن خوا پیاوەکان چۆن پێشوازیان لە عوسمانیەکان کرد
هەر بەو پێودانەش بوون بە کاسەلێسی ئینگلیز ئەوانە کوڕی ڕۆژن ئەوانە هیچیان زەرەر نەکرد ئەوەی کۆڵەکەی بە کۆڵەوە بوو من و کەسانێکی وەکو من بوون ئێستاش لە بیرمە ڕۆژێکیان لەبەر دەچی سەرا شەربەت مەفرۆش هەتەکەرە هەتەماڵەکەم هەتا باوکی باوکم هەتا ماڵ و مڵێک تۆ ژان نییە عەتف نییە حقوق حەیوان نازانی ئەوە تاو گەرم بۆ پشتیکەر خراپ پشتیکەر گوناح ئەو کورتان گەرم بۆ پشتیکەر خراپ پشتیکەر سووتان یاڵا دوور بیا جەزا بیدە زۆر شکر بۆ تۆ خوا خراپتر مامەتەمێنی هەتەکەرە کە لە تەزێنە شەربات خەڵمەوێنە شەربات ها صاحب مەیلی شەربەت ناکەین یاس یا کەریم یا الله کە لە تەزێنە شەربات خەڵمەوێنە شەربات یا کەریم یا الله کە لە تەزێنە شەربات ها صاحب مەیلی شەربەت نییە نۆ یعنی نایخۆیتەوە نۆ وەڵا مادام نایخۆیتەوە هەرچی وعد و بەڵێنێ ئێوە یاوتانە بە ئێمە وا ئەزانم تڕێکە و لێتان ناوە هەتی و نازانی زمانێ بگری نازانی چۆن کاسبی بکەی وەڵڵاهی وەبیللاهی تێڵاتڕێنێکی چاکت هەیە بۆ چیم کردووە گەر کابرای ئینگلیز لێ تێگەشت بە حەقی قورئان تێڵایەکی تێبڕیدا ئەمەگە لە ناوە دووکەوە باشە ئێستا کابرای ئینگلیز خۆی خستەناکە تۆ بۆ گڕێگرتووە کورت چۆن گەڕ ناگرم چۆن ئاگر لە هەناو بەرنادێ ئێمە نانی دەستێوانە خۆی سێبەریەوانە نەبێ هەمومانە سووتین ئەبین بە کەباب ئەبین بە قاورمە کورە ئەبین بە جگەری سەرسات ئەو ساکە منیشەتان خۆم هەتە ماڵەکەم هەتا باوکی باوکم هەتا وەرە کورتە چییە حقوق حیوان فێر نەبوویت نازانی پشتیکەر گوناه هەتا پشتیکەر بەڕووتی سووتان پشتیکەر برژا گەلە دوور پێرجەزا بدە حەمد و سەنا بۆ تۆ خوا خراپتر مامەتەمێنی هەتەکەرە باشە چیان لەو پارە ناکرد کاگەحمە سێ بەشی ئەو پارانە کەس نێزانی بۆ چۆچیە ئەو بەشەی ئەژمایەوە مەئموورێگە هات دارتەلەکانی ئەو بەریجادەکەیان پێگواستەوە بۆ ئەم بەریجادەکە نەخێر پاش ماوەیەکی تر مەئموورێکی ترە ئەم جارەش هەم دیسەن دارتەلەکانی ئەو بەریجادەکەیان ئەگواستەوە بۆ ئەم بەریجادە جا باشە ئەمە بۆچی وایە کاکە ئەی بۆ ئەوەی خەڵکەکە بێتاقەت نەبێ بێتاقەت بوو چاو لێشکە و پێشکەرەکە ئەری چاوەڕاوم لێکراوە سەرم جێژەخوا هیلاگووی دانیش کەوابوو تۆ ئەوە یەکەم جارێ بوو ئاوا ڕوبەڕووی استیعمار ڕابوەستی من هەمیشە پشتم لەوان بووە جگە لەوە من لە عمرما تەدەخولی سیاسەتم نەکردووە نەخێر تۆ خەمی 50 ساڵت داوە بە کۆڵتا لەبەر ئەوە چی دیوە ئەبێ بۆمان باسکەی من هەر باسی ئەو شتانەتان بووەکەم کە بە چاوی خۆم دیوە من کابرایەکی خۆشمەچی بووم و هیچی تر نەخێر تۆ ئەکتەری قاوەخانە و شەربەت فرۆش و شانە فرۆش و بۆ هاودەمی و ڕێکورکردنەوەش لەگەڵ کاگەحمەی شێخا زیارەتی مەکە کردووە یعنی تۆ لەم کاروانی عمرەتە بەدەست ئیستیعمار و داگیرکەرانەوە زوڵمێکی زۆرە لێکراوە وایە بەسە برینم مەکولێنەرەوە دەردەکەی من کاریە دەردی من بێدەرمانە کاکی خۆ من ئێستا چی تونچی حەمامێک و پارەی چارەکی عارەقم پێ نییە کاتی خۆی ئەکتەرێکی گەورە بوو دەوری پاشا وەزیر و سێبەندی نەمانەی بینم ئاخر هەر لەبەر ئەمەشە ئێمە تۆمان بە شایەتێکی زیرەک و ڕازگۆی زمانی زووداناوە چونکە تۆ باشە زانی پاشاکان چۆن نەبوون بە پاشا و هەژارانی چۆن ڕۆژان لێبەوە تازە ئێمە باومان نەماوە زمانی من ڕۆیشت و بڵایەوە زمانی من ناگەڕێتەوە
دوێنێ ئێوارە هەرچیەکەی خوارد بێ کەی بە کەڵکی ئەمڕۆیەت کەی تازە ئێمە بووین بە حەقایەت بووین بە جامی ڕسم بووین بە چیرۆک بەڵێ بە چیرۆک بەڵام چیرۆکی هەموو چیرۆکەکان لەگەڵ مای کاک ئەحمەد نازانم یعنی گەشتی نەکوێ ئێمە هێشتا هەر لە سەرەتاین چۆن هەر لە سەرەتاین کاشی خۆم چۆن هەر لە سەرەتاین من باسی عوسمانیەکانم بۆ کردی باسی ئینگلیزەکانم بۆ کردی گەیشتینە نیمچە حکمی نیشتیمانی خۆمان چۆن هەر لە سەرەتاین چۆن وتە نیمچە حکم ئەی لە سای سیاسەتی ئینگلیزەوە ڕۆژێ شێ مەحموو مەلیک بوو ڕۆژێ یاخی یعنی بەنیوە دەوام نازانم هەرچی شتەکانی ئێمەیە نیمچەیەکی پێوە لکاوە ئەرێم تۆبری ئێمە خۆشمان نیمچە پیاو نەبی بەڵام کاک ئەحمەد حکمی مەلەشی هەبوو بەڵێ حکمی مەلەکی هەبوو عەرزت دەکەم تەشکیلاتی وەزاری هەبوو ئەنجا تەشکیلاتی سانی هەبوو نەشیدی مەلەکیش هەبوو بابلەری کورد دایچەقێنە بەیاقی کورد بابلەری کورد دایچەقێنە بەیاقی کورد بەڵام لە نێوان مستەشاری عسکەری بەریتانیا و حکمی مەلەشی خۆمانە هێڵێکی نەبیدرا و باریکە بوو باریک وەک داوی جاڵجاڵۆکە وەک هێڵی ئەو شەمە نەفەری کە بۆ سلێمانی نەهات ئەویش ئەوە بوو کە ئەبوو کوردستان هەمیشە وەک ئەستێرێشی کز و بچووک بە دەوری خۆری مەسلحەتی بەریتانیا بسوڕێتەوە بەبێ ئەوەی بەقەدەر تاڵەموویەک چییە لەو ڕێگایە لابات باشە ئێستا تۆ بۆ قسەکانی منێ کردووە بە کۆلارە بەو ئاسمان و بەو ئاسمانە هەریەی بۆ کاشی خۆم بۆ یعنی ئەتەوێ مان خەیتە خوارەوە داوای لێبوردنەکەم کاک ئەحمەد ئەوە راپۆرتێکی نهێنی مستەر بێڵ بوو بۆ لەندەنی ڕەوانە کردبوو ئای خوالیان خۆش بێت هەموو جارە شێ مەحبوب بە مامۆستا ڕەفیق حەلمیەوت بزانە ئەو میستەر بێڵەم بۆ ناکەی بە خاکەناز کەچی هەرۆ میستەر بێڵە ئەمەی کرد بە خاکەناز و بە مقاش و باشە کاک ئەحمەد پێم ناڵی تۆ لەو کاتا خەریکی چی بووی حەزم ئالەمەیانە ئەمەم پێخۆشە ئەو کاتە من و فەرەج کوردی و جافری لەقلق زادە هەرسێکمان تەمسیلمانە کرد ئای خوا لێی خۆش بێ مستەفا پاشا چاکەتەکەی خۆی یابوو بە فەرەج کوردی کوێرایەندایە بۆ فەرەج ئای فەرەج سێ شەو و سێ ڕۆژ دەوری پاشای بینی ئاخرەکەی لە برسا برد خەڵکینە و ڕەحمەتی خواتان لێبێ گوێ لەم جارڕە بگرن خزمانی عەشایر و دانیشتوانی هەموو دێهاتی مەملەکەت ئاگادارەکەین کە لەمە و دوا نابێ بە خەنجەرەوە بە ناو شارە بسوڕێنەوە با شارەکەمان وەکو هەموو شارەکانی دنیا لە مەزاهیری مەدەنیەت بە دوور نەبێ ئەم فەرمانە لە غەزەتەی بانگی کوردستانیشا ئینتیشارەکرێت دووبارەیەکەمەوە ڕەحمەتی خواتان لێبێ گوێ بگرن هەر ئێستا ئەم خەبەرەمان پێگەی ڕوەسای عەشایر بازرگانەکان ئەهلی کەسەبە مژدەتان لێبێ مژدە پادشامان لە ڕاوەشێر گەڕاوەتەوە و نەڕەشێرێکی گەورەی یەکسیر کردووە جا هەر کەسێ تالیبی فەرەحی دڵی خۆیەتی یا بۆ بینینی عەجایەبی هەشتەمی دنیا با بۆ مەجلیسی باشە تەشریف بفەرمێ فەرموو ئیکلام ئەفراسیا و باک تۆ پیاوێکی زیرەک و دنیادیەی هەنگێ لە ناحەزانی پاشامان چاوی بەرایی نایە سەیری ئەو نەڕە شێرە بکا کە پاشامان یەخسیری کردووە فەرموو تۆ دیقەتی بە و بزانە چۆن نەڕە شێرێکە ئافراسیا و بەک
ئەوە چیە؟ قوربان شێرە بۆ درۆەکەی قڕم ساخ من خۆم گرتومە قابیلە نەزانم چییە؟ 10 ڕوپیا جەزای لێ بچێن. ئەوە چی بوو ئەفراسیاو بەک؟ ڕێویە بوو لە ترساوتم شێرە جەزای نام چی بوو؟ فرمو ئیکلام میرزا ئەوە چییە؟ بۆ درۆ بکەم ئەوە ڕێویە. لە پلۆپایم کەمەکەیتەوە هەی تەرەس 10 ڕوپیا جەزای لێ بچێن. ئەوە چی بوو میرزا؟ درۆم نەکرد وتم ئەوە ڕێویە کەچی هەر جەزایان نام. فرمو ئیکلام چەلەبی تۆ پیاوێکی زیرەکی زۆرزانی شەیتانی ئەوە چییە؟ ئەوە نە شێرە و نە ڕێویە، ئەوە ئەوەیە. زۆرتان کۆ کردەوە کاگە ئەحمە. هەر زۆر زۆر چاکە با دەست پێ بکەینەوە. چییە؟ قەرزێ بەسەرمەوەیە؟ بە بورە کاگە ئەحمە ئێمە قەرزداری توین. ئەی ڕەحمەت لە بابێ دەبێنە قەرزەکەم بەرەوە. مەبەستم ئەوەیە ئێمە لە ڕووی معنەویەوە قەرزداری. ئەرێ بابێەوە قەرزی معنەویتان بیستووە. ئەوە خەڵک قەرزە ڤاستەقینەکە نهاتەوە ئەنجا نەخوازە لە قەرزی معنەوی. یادێ بەخێر باجی خان، ئای خوا لێ خۆش بێ باجی خان. ئەوەنەی قەرز زابوو بە حکومەت، ئەوەنەی قەرز زابوو بە حکومەت، حکومەت بۆی نەرایەوە لە دوایی یا کوشتیان. بەجارێ ماڵی وێرانم ماڵی وێرانم سەریشی چوو ماڵیشی چوو. باجۆ بگرە کچی خۆم من کێم؟ تۆ؟ من تۆ ڕەحمانی خاڵمی. زۆر چاکە خۆ لە بیرە ناچێتەوە؟ نا نەخێر نا خاڵە ها کچم چییە؟ ئەترسم لە چی؟ ئەترسم کە زوگارم دۆم کۆم بۆ ئێرە بمکوژن. نا کچی خۆم ترسی ناوێت. ئێمە شوێنێکی ئەمینە کەس دەستی پیا نادات. باجی خان 100 پیاوی هەیە هەچ کەسێ خوارد جوڵێتەوە پارچە پارچەیەکە نەی چۆن؟ هانیت؟ بەڵێ کاقایە. هەر ئێستا باجیە تۆ ئیبینێ. چییە ترسیت؟ یەکەم جارێتی هەموو کەس یەکەم جارە ترسێ. نا ترسی ناوێت لێرە هەموو شتێ حەسەب الوسوڵ بەڕێوە چێ. ئادەی بزانم ئادەی وەڵڵا پیاو تەواو ئیشتیها دەکات. باجی خان تەواو توی بەدڵە بێت. قوربان نەموو ڕزقی باش نەبێ ناهێنم. وەڵڵا باوکم تەواوە قسەی خۆتێ نەشکانوە. باجی خان دیوەخان چاوەڕوانی مەقدەمی جەنابتانەکە. چییە؟ ئەڵێ شەرمەکە. نابێ ئەبێ وەک شێر ئازابی. شەرم چییە؟ شەرم نان پێیان ناکە. لەم ماڵە عەبا بەسەراناییە. ئێمە هەموو خێزانێکین. ناو بەخێر ئایشێ. ئایشێ چییە؟ ئایشێ نایەکی کەو بۆ دۆزینەوە. ناوتەنێی نەسرین. ئەی کچە سنەیەکەشمان ناو نەنا نەسرین. ئەمە نەسرینی خۆمانە. نەسرینی خۆمە. ئەبێ ئەم ناوە جوان لەبەرکەی.
چونکە ناوبانی پێوە دەرئەکەی نامە خوا کە نایەکی خۆشە هەر کاتێ پارچێکی باشی ئاوا دەستکەوت بۆمانی بێنە وەی بەسەر چاو قوربان بەسەر چاو گوێ بگرە نەسرین توا بزانە ئەم ماڵە ماڵی خۆتانە چی ئەخۆی بیخۆ چی لەبەر ئەەکەی لەبەریکە داوای پارەکە داوای ئاڵتونکە بێت لێ خۆت مەکە من تەنها یەکشتم لە تۆ ئەوێ بڵێ چییە چییە باجی قسەی من یەکە و نابێ بەدوو وتم لەم ڕێگایە بڕۆ ئەڕۆی ئەلێم بچۆ بۆ فڵانە شوێن ئەچی ئەلێم لەگە فڵانە گەسا قسە بکە قسە ئەەکەی باشە بەسەر چاو بەد ئەنواعی خەڵکیەتە ئەم ماڵە خەڵکی خاوەن مەقاماتی برد پاشا بەد بازرگان ئەمانە هەموویان یەن و قسە ئەکەن نهێنی ئەدرکێنن باسی پارە ئەکەن باسی سیاست ئەکەن تۆ نەگوێ لە هیچ قسێک ئەگریت نە قسە ئێرەش ئەبێتە دەرەوە بەڵێ باجی کچم گوێ بگرە ئەزانی چۆن ئەم سەرۆت و سامانەم پێیا کردووە ئەزانی چۆن بووم بە دەوڵەمەندترین بازرگانی ئەم شارە بە کولێرە فرۆشی بەڵێ بە کولێرە فرۆشی لە تاوڵۆ و دەبۆی ئۆردوی عوسمانلی و ئینگلیز و هیندۆک و سیخ و نازانم چیترا لە کولێرە فرۆشیەوە فێری بنیادەم فرۆشی بووم بنیادەمم ئەکڕیەوەم فرۆشت بازارم گەرم بوو نیوەی ئەم شارە هاتوچۆی منی ئەکرد سیرکە نیوەی ئەسحابە سپی و بازارە بچکۆلە هی منە ئەوەی من ئەمەوێ ئەبێ ببێ ئەوەی من نامەوێ نابێ ببێ بەڵێ باجی ها قالە چییە تایارەفەنی وەکیلی خەزێنە هاتووە بابێت تۆ بچۆ لە ژوورەکەی ئەو دیو سڵاو لە خانم سڵاو لە شاژنی جوانان واللهی وەبیلای هەفتەیەک نەوبینم وازانم دەهرێکە بەخێر بێ تایارەفەنی بەخێر بێ لوتفە هەیە خانم لوتفە هەیە حیاتە پاشا چۆنە پاشا و مەجلیس هەمویان یەک لە دوای یەک سەلامە لێکەن دوێنێ سکرتێری مێجەریش هاتە لام ئەویش هەفتەیەک نەمبینێ ئۆقرە ناگرێ پاشا هەروایە ئازای مەجلیس ئەوانیش هەمویان هەروان هەمویان ئۆقرەیان بێ بڕەوە بوو بەڕاستی تایارەفەنی هەنێک کەس پێ ناچنە دڵمەوە لە ئازای مەجلیس دەفەرمۆیی ئەوان نا شتێ خوارتر کانێنم پێ بڵێ خانم من بە جەنەبەی پاشاڵم گشکان ڕاگەشێت یعنی چی هەنێ ئەملاکم بە ئیجاریاو نەتێ بەڕێک و پێکی نانە پێشێ و فرتوفێڵم لەگەڵا بەکارەهێنن هەمووی لە جەنابی پاشاگەێن هەمووی وەلێ خانم من بۆ مەسەلەیەکی تر هاتوومەتە خزمەتێ کام مەسەلە مەسەلەی نازانم بێرم مەسەلەی قەرزەکە پێم ناڵێکی قەرزەکانم ئێنەوە خانم خۆ دەزانی وەسعەکە باش نییە خەزێنە قەرزار و بەریتانیاش دەسینوقانوە پاشا مەڵێ کەمێک با سەبری هەبێت ئاخە سەبر لە پاچی من هیچ قسوورێکم هەبووە بە هەموو نەعەمەتیم نێیاون سێ مانگە مامورەکانتان مەعاشە باخەڵی من وەرەگرن کەس گلەی هەبووە کەس بە قڕێزیا و کەمێر گرتووە چییە سکەلێم خۆسکەلێ نام پارە پولی من بۆ تاپچێ بۆ بەڵام خانم هەمووی نووسراوە هەمووی حساب کراوە من ئەمانە نازانم بەیانی مەسەلەکە عەرزی مەجلیسکە با مەجلیس خۆی جۆری چاراکابیکە بەسەر چاو بەسەر چاو سبێنی وەکیلی مێژەریش خۆیەتە لام لەم مەسەلەی ئاگاداری ئەەکەم ئای دنیای سەید سەمەرە بەڕاستی سەمەرێ دەوەرە باجی خانی کولێرە فرۆشی لە دوایی یاهین فرۆش جا عەیبە پیاواسی چی بکە ئاوا یاری بە مەملەکەتێ بکات ئەوە تۆ بۆچی قسەیە ناکەی بڵێم چی کاگەحمە بڵێم چی تراژیدیا و کارە ساتێک بۆتە جامێ ژەهری لێواو لێ و بە گەروی ئەو میلەتا کراوە بڵێم چی چییە دیسانەوە برتەوە سەر دراما باشە کاگەحمە هەز ناکەی هەنێ جار مێژوو لەسەر قاچێ بە هەنگە شەلێ بۆ دواوە بگەڕێتەوە وەڵاهی ئەوەی من بیزانم مێژوو ئەڕوا بەڵام هەموو شتێک لە دنیا هەیە کە مێژوو ئەڕوا بەڵام هەمووی
ئیتر بۆ پێشەوە ئەڕوا بۆ دواوە ئەڕوا دیقەتم نەیەوە جا تۆ حەقت چییە بۆ چۆ ئەڕوا و چۆن ئەڕوا با بڕوا ئەبێ ئاگامان لە مێژوو بێ ئەبێ ئاگامان لێ بێ تا جارێکی تر تراژیدیای باجی خان دووبارە نەبێتەوە ئێمە بە مێژوو مناڵین ئێمە بە مێژوو مناڵین بەڵام کارە سات پیری کردوین و هێز و توانای لێبڕیوین ئەری چی با پێشێکە بۆ تێکم چییە هەر سووری لەسەر ڕەوشتی شانۆ تکال لە یەکەم کاگامە شانۆی پێشڕە و ڕێز لە هەموو ژیانە دەگرێت بە ئەواز لەوایان بێنین نا وازی لێ نایەنین چۆنێ بیستووە و چۆنێ خوێنەوەتەوە ئاوا بوو من حەزم لە نەسرین کردبوو نەسرینیش هەروەها تۆ ئەگەر ڕازەکەی لێم پرسە تۆ برێ یەکەم جار لە شوێیەکتان کرد تۆ برێ لە شوێ لەکوێ بەخوا نەسرین وا دیارە شتێکی لەژێر سەرایە بۆیە لە بەیانیەوە بە دەورماییت باجی سلەیمانی گەورە و بچووکی ئەحەی کوڕنەوە ناسن ئەزانم بەخوا منیش زۆر حەزەکەم تەمسیلێکی ببینم ئەزانی جەنابی مێجەر چی پێ ئەڵێ چی پێڵێ باجی گیان چی پێڵێ ئەڵێ لە ئەکتەرێکی لای ئێمە ئەچێ ئەویشە قۆشمەچی و فشقیات ئەکا خەڵگە خاتە پێکەنین ناوەکەی مێبیر چۆتەوە ناوی چارلیە شتێکی وایە خۆشمەچی لەندەنە باجی مادەم وایە تۆش حەزەکەی بیبینی بۆ بانی ناکی بۆیرە قسێ لەگەڵا بکەی جایەت پاشایەت وەزیریەت قابل ئەحەی کوڕن و بۆ نەیەت آخر زەحمەتە ئەترسم قبول نەکات دەوەڵای لە داڵانەکە وەستا و چاوەڕێ ئیز نەکات بابێت بێت ئەترسم لە پێکەنین ئاژان بکەم ئێوارەتان باش باجی خان بەخێر بێ ئەحمە فەنی زۆرم پێ خۆش بوو کە لێگاتان نام بێمە ژوورەوانێ ڕاستت ئەوێ بڕوام نەئەکرد ڕۆژە لە ڕۆژان چاوم بە تۆ بکەوێ زۆر مەمنون باجی خان یانی باجی داخوازیەشی پچکۆلانم هەیە لە حزوری جەنابتە خۆ دەزانی من ئەکتەرم و ئەکتەریش پێویستی بە کچێک هەیە تەمسیلی لەگەڵا بکە هاتووی داوای نەسرین ئەکەیت وەڵاهی من هیچ لاریم لێ نییە بەڵام تۆ پێم بڵێ ئەم تەمسیلە نانی تایە وەڵاهی باجی درۆ لەگەڵ ناکەم ناتوانم برێم نانی تایە بەڵام پاشە ڕۆژێکی باشیە بێ نان ئەو نانەیە ئەمڕۆ لە خوانە سبەی دوو سبەی ئەبی بە پاشا ئەبی بە وەزیر ئەمڕۆ عانێ ناکە باشە با تەمسیلە لەگەڵا بکە بەڵام نەیکا بە پیشە بەڵام منیش داخوازیەکم هەیە ئەمر کە باجی ژیان ئەبێ ئێستا لەم شوێنە تەمسیلێک لەبەر دەم ما بکەیت ئێستا وا لێرەیە باجی بەڵێ ئێستا بۆ ئەم دیوەخانە بچووکە نابێ چێتی ئاخر باجی ژیان تەمسیل پێویستی بە بینەرانە پێویستی بە شانۆیە پێویستی بە چیرۆکە خۆ تەمسیل هەروە ئاسان نییە بۆ من بەکەم ئەزانی چیرۆکێ لە خۆمان ڕێ بخە و هەنێ قسەی خۆشی بۆ زیاد بکە و ئیتر چییە بۆ ناتوانی خۆمەتەڵ نییە باشە با نەسرینیشم لەگەڵا بێت زۆر باشە چاکتر ئێستا دەورێکی کۆمیدی بۆ بینین باشە یعنی ئەم خاتە پێکەنی بەرێ نەسرین خێزانمە و سکیشی شەژمانە ئەرێ ژنەکە بەڵێ پیاوەکە ئەرێم خۆ کۆناکەیتەوە بچین سەرێبین لە دکتۆر ئەیەڕۆ پیاوەکە دکتۆرم بۆ چییە دا تۆ قەیناکە خۆکۆکەرەوە با فەحسێک بکە جا فەحسم بۆ چییە سکم شەژمانە و سێ مانگی تر نابات هێچی مێزەرێکە و مناڵەکەمە بێ و بڕایەوە نا قەیناکە تۆ بە هەر چاوێکی پێ بکەوێ جا تۆ پارە و پار کردووە خەمن نەبێ وەرە چون
چوو بەلای دکتۆر فەرموو سلام علیکم دکتۆر عەلەیکە سەلام دکتۆر ژنەکەم سکیپڕە قەیدی نییە هەموو ژن شو کرد سکپڕ ئەبێ سپاس دکتۆر لازم بە سپاس نییە سکپڕ برێ بزانم نەخۆشی ژن چی ئازار چی دکتۆر ئەرێم ژنەکەم سکیپڕە ئەزانم ئەبینم سک بەرز یعنی سکپڕ چاو هەیە سپاس دکتۆر لازم بە سپاس نییە آخر ئەی بێ هەموو ژن سکپڕ بوو لازم ببێ وایە من ئەمەوێ ئێستا بیبێ یعنی ئەمەوێ هاتاوێ چی قسەرکە ئەمەوێ فشیکەیتەوە من فێش بکەم چۆن فێش بکەم سکیپڕ نییە ئاوز نییە فشی بکەرەوە نابێ ئەبێ ژان هەبێ تا مناڵ ببێت آخر دکتۆر ئەم ئێستا ژانی نییە بۆچی ژان نییە لازم ژان هەبێ آخر دکتۆر ئەم سکی شەژمانە ئەمەوێ پێش وەختی خۆی بۆم فشکەیتەوە ئێستا تێگەیشت ئاتەوێ لەبار بیبام ئەوە مەمنوع دکتۆر جان چواری ترم هەیە بۆم بەخێو ناکرێ تووشی دەردیسەری بووم بەدەستیانەوە ئەوە مشکل من نا مەمنوع دکتۆر مناڵ لەبار بیبە بۆ مەمنوعە ئەخر دوایی لە برسا ئەمرێ دکتۆر دەستە ماجەکەم بەخوا کەس پێی نازانێ بە قوربانێ بم بۆم فشکەرەوە بەخوا 6 مانگی تر نابە بە پڕکراوەی بۆ دەهێنمەوە مەلعون ئەو وەختە شەرعەرەی فێش بیکە ئەرێ بەخوا دکتۆر بڕۆدەر ئەجینا تەلەفۆن کردم پۆلیسات ساگە باب ئەرێم ئەم پێچەمەمان پێ بەخێو نابێت ئیتر ئەم بێنەوبەرەی بۆ چییە دەی با بێتە دنیاوە با بە نەخۆشی و برسێتی بمرێ ئای ئینسان کە بە نەکبەتی لەدایک بووی ئینسان چییە شوشەیە دیتۆڵە و هیچی تر ئەڵڵا کە خۆش بوو ئەحمۆفەنی پێم ناڵێ ئەم چیرۆکانە لە کێو ئەهێنی و چۆنیان دروست ئەەکەی وەڵاهی باجی خان ئەم چیرۆکانە من دروستی ناکەم خۆی هەیە خۆتان باشە زانن وەڵا هەیە باوکم هەیە لەمە زیاتریش هەیە خۆم تێی ژیام و بینیومە ئەی باجی خان ئێستا بۆ نەسرینەرەی چی باشە با تەمسیری لەگەڵا بکە بەڵام بەخوا تەمسیرنان پێیان ناکە بیکاونەیکە ئینشاءالله لە پاشە ڕۆژە سەرمان بەرزە بێ ئای ڕۆژگار چەند سەیر و سەمەرە و بەرز و نزمیت لە ئامێز گرتووە زۆر جار شەرەف و چاکە و پاچێتی وا پێکەوە دائدرون سیپاڵی شڕی گەوات باشیەکە بۆ نەدۆزرێتەوە زۆر جاری تریش جل و بەرجی ئاڵ و وەڵای گەوادەکان و دەرپی سۆزانەکان لە نایابترین جامخانەی بازرگانیە دائەنێن و بە گڵۆف و ڕووناچی ڕەنگا و ڕەنگەوە وا پرشنگاریەکان دڵێ پێ بکرێتەوە لە ڕۆژگارێکە هێندە ئاڵۆز بێ شەرەفمەندی و بێئابرووی و بۆ جا نەکرێتەوە دنیا کەوای لێ هات تراژیت کۆمیک باشترین بابەتە لەسەر ئەم شانوێ نمایش بێ مامۆستا ئەم لاولا زۆرەکەی بۆچی وا دوورۆستاوی بگورە کاگە من ئێستا لەسەر شانۆ ڕاوەستاوە ئەم مەسافەیەش بۆ هەردووکمان باشە بۆ ئەوەی دایانۆکەکانمان زیاتر شانۆی بێ ئەمە چییە بۆ یعنی ئەگەر بیتە لامەوە و قومی عارەقم لەگەڵا بخۆیتەوە قسەکانمانە بێ بە هیتیاترەوە نا کاگەحمەد مەبەستم ئەوە نەبوو مەبەستی چی کاشی خۆم مەبەستی چی ئێمەش فەقیرین وەرە لامەوە وەرە هەر بە بەرزی خۆتان مەڕوانە باش ئێمەش داماوین ئێمەش ئەهلی تەقەڵین وهات وەرە دانیشە
وەرە کاشی خۆم وەرە با پێشێکێ بۆ تێکەم خەمی ئەم مێژۆ تاڵە لەبیر خۆمان بەرینەوە. ئەوە چییە؟ خەریکم لاسایی تۆکەمەوە وەک تۆ تەمسیلەکەم. ئەزانی کاک ئەحمەد تۆ ئەتوانی باشترین ئەکتەری تراژیدی بیت؟ نا شتەکەمان لێ زلمەکە. ئێستا تۆ ئەکتەر و من ئەکتەر، یعنی هەردووکمان یەک مەسلحەتمان هەیە، یعنی ئەتوانین بێپەردە قسە بکەین. باشە؟ باشە. کاک ئەحمەد، ئێوە وەختی خۆی کە تەمسیلتانە کرد جل و بەرگودی کۆروشتی واتان بەکارهێنا؟ ئەی چۆن قابی لە بەرروتی تەمسیلمان کرد بێ ئەنوا وەشکاڵ کەلوپەلمانە بوو. خوا لێی خۆش بێ مستەفا پاشا کەلوپەلی خۆی ئەیانە. وەرە با بچین سەیری ژوورەکەم کە وەرە سەیری ژوورەکەم کە وەرە تەمەشاکە سەیر کە تفەنگ شمشێر دەمانچە چەکمە قەڵغان تاج قەڵامچی خەنجەر تیر و کەوان سەیری ژوورەکەم کە کردیانە بە مەیانی جەنگ. Clockwise. Anti-clockwise. ئەرێ مامۆستا، بەڵێ کاک ئەحمەد، پێم ناڵێ دوا بڕیاری ئەندامانی بازاڕی ئەوروپای هاوبەش چی بوو؟ باسی بازاڕی ئەوروپای هاوبەشم کرد. بەڵێ کاک ئەحمەد، ئەڵێ چی؟ باسی بازاڕی ئەوروپای هاوبەشم کرد. چیتر؟ هیچ، هەر پرسیارم لە بڕیارەکانی ئەو بازاڕەکە. بۆ تۆ ئەزانی ئەو بازاڕە چییە؟ هەر ئەوەیە، من بازاڕی ژێرپردەکە و بازاڕی سەرپردەکە و هەمووی شارەزام. بازار هەر بازار. ئەحەکە زۆری ئاوا لێکم. بەسەت خوا کاک ئەحمەد، پێم بڵێ ناوی بازاری ئەوروپا و بۆ هێنای پێش چی پاڵی پێوە نای چۆن هاو بە خەیاڵتا؟ هیچ، هەر خۆم دوێنێ شەو خەیاڵ بووم لە ژێر چوخمەکەی سابوونکەرانە و نەوزەی بردمەوە. ئاگام لێبوو دوو ئەفەنی لە نادیە گەڕانەوە جۆم لێبوو باسی بازاری ئەوروپای هاوبەشیانەکرد. منیش لە دڵی خۆماوتم یاڕەب تۆ بڕی بازارێکی تر کرابێتەوە بێژگە لە بازاری کۆنەفرۆش و سەرافەکان و من نەمزانی بێ هەموو شتێکە بێ بۆنا ئیتر هەروە شتێ بوو هاو بە خەیاڵمە. باشم پێکا مامۆستا؟ زۆر چاک کاک ئەحمەد، ئەوە پێی ئەڵێن پێکانی ئەکتەر. ببوورە ئەی ئێستا ژوورەکەم چۆنە؟ لە ژووری ئەکتەرەکەی چی خۆ بەچێ؟ Clockwise. Anti-clockwise. بەڕاستی ئەمەیە نوکتە بەڵکو گاڵتە و گاڵتە جاری. دەمێکە شانۆگەرەکە تەواو بووە و بینەران هەمویان ڕۆشتون. بۆ خۆم بەتەنیا ماومەتەوە و پڕخەمیە. چییە؟ چیای پیرەمێردی لە ژیان بێزار چییە؟ چێوە گەماڵێکی پیر لەسەر کورسێکە و خۆ و گەرمۆڵە کردووە وە نەو زەوباتەوە. تا دوچۆڕم خواردەوە هیچم تیا نەهێشتووە. تۆ ئاو کەیل بووم، بەڵێ تەواو کەیلم. ئەیتر ژیان وایە ئەحمەد، ژیان وایە ئەبێ بۆ مەرەک خۆمان ڕابێنین.
ئەبێ بۆ مەرگ خۆمان ڕابێنین هێ ئیزرائیل ئیزرائیل لە شۆی چنگی مەرگ بۆ نایی ڕۆحم کێشی ئەمە یەکەم جارمەوە هەستەکەم ئەم سەرشانۆیم لێ بۆتە شەوێشی تاریکی ئەنگوستە چاو تاریکە و چاوم هیچ نابینێ تاریکە و تایەت بۆ ناو قوڵایی تاریشێچم دنیام لەبەر چاو ڕەش بووە ئەڵێ ئەو گۆڕەیە کە مەرجی تیا حەشارێن سەرمایەکە سەرمایەکە با لە هۆڵەکەەوە هەڵەکاو ئەڵێ هەوا شێشی ئاگردانە ئەمە ئەو شوێنەیە کە گیانی لێ چەشرێ شەیتان بە نەعلەبی ترس سەرافا گیانی داگیر کردوم و موچەرکە بەجەست هەمایەت وشکی کردووە چۆڕی لێ بڕیوە هیچی تیان هێشتووە هیچ جۆ بگرە هەی جۆ بگرە مادام باسی مردنێ کرد منیش ئامادەم بەرەنگاری مەرگ بمەوە لە هەموو ژیانما هەر پێکەنینم زانیوە ئەوەی هەر پێکەنین بزانێت مەرگ ئەی بەزێنێت نازانم خەڵکی چۆن ئەتوانن دەوری ژیان ببینن نازانم ئەبێ هەمومان دەوری ژیان ببینین ژیان ئەکتەرێکی بەهێزیێ ببوورە کاگە ئەحمەدجان ببوورە من دەوری ئەکتەرێکی بەزیوی نا ئەکتەر نابێ ببەزێت ئیتر ئەمە ژیانە کاگە ئەحمەد دۆڕا و براوەشی تێ سەیرم کە و سەرنجم بە من ئێستا چیم تەواو داڕزاوم برسی هەژار نابوود یەک مەجیدی شک نابم بەڵام لەگەڵەوەشە هەر خۆم بەسەر کەوتووە زانم چونکە زانم ژیان چییە و دنیا بەرەو چۆچێت ئافرین مادەمە توانین تا ئێستا لەسەر شانۆ ڕابوەستین یعنی هەر سەرکەوتین ئەم قسەیە جوانە حەقی پێشێکی هەیە نا سپاس دەکەم کاگە ئەحمەد با بینەوە سەر باسەکەی خۆمان باسی ژیان و مەرگ نەخێر بەتەنها باسی ژیانەکەین زۆر چاکە هەر باسی ژیانەکەین چیمان ناوە بەسەر مەرگەوە ئافرین هەر لەبیر خۆمانیە بینەوە مامۆستا نەجمەدین مەلا خاوەنی قوتابخانەی کەشتین و ڕەحمەتی خوای لێبێ هەنێ لە تەمسیلەکانی ئێوەی لەم پارچە کاغەزانە یاداش کردووە ئای غەرقی ڕەحمەت بێ ئەوە خادمێکی مخلیسی علم و ئەدەب بوو پرسیارەکەش ئەمەیە ئەڵێ بۆچی لە هەموو تەمسیلەکان تا دەوری داما و زوڵم لێکرا و شەربەت فرۆش و شانە فرۆشتیوە ئەوی ڕاستی بێ من کاتێک ئەو دەورانم ئەبینی کە خۆم تیا ئەژیا چونکە من ئەمزانی ئازاری دامایی چۆنە بۆیە پڕ بەدەم هاوارەکەم وەڵێم بەڵێ من تون چی و خۆشمە چی و شەربەت فرۆش و شانە فرۆش و هەمووی کردووە ئەوەی منیش کردومە کارێکی بلیمەتی بوو وابوو بەڵام من وا هەست دەکەم تۆ هەمیشە هەستی چینایەتیت یعنی هەستی تەبەقیت پاڵی پێوەناوی گاڵتە بە زۆردار و دەوڵەمەند بکەی تۆ چۆن ناوی لێنی ناوی لێنی بەڵام من هەمیشە وەک میشی ماوسەکەی ناو تەلەڤیزیۆنەکەی ئێوە بوو من مشتەکە بوو ئەبێ پشی لە گوربەکە ناڵێم ئەبێ شڕوڵی کەم ئەبێ تەختی کەم پێی ڕابێرم بیکەم بە ڕەسمی دیوار تو شەرەفی تۆ حەز ناکەی مشکەکە تەبری تۆپان بە پشیلەکە بکە لە کاغەزەکانە نووسراوە جافەری لەقلەقزادە دەوری ساناغا بینێ و فەرز کوردی لە دەوری غوڵامی خوشکەزایە و نەسرین لە دەوری گوڵەی کچی ساناغا و تۆش ناو بلێ و لە خانەکەی ساناغا شاگردی خالە بەو خۆیان ناوێ لەم پێی بلێم
پێی بڵێم هەلم کوژێ جاخۆ پێشی نەدەم بەو خوایە هەر ئاشکرا بێ ئاغلێکەی هەلم کوژێ پێی بڵێم پێی نەدەم بەخوا هەر پێی بڵێم باشترە خالە بەڵێ خالە ئەلێم بەڵێ خالە جان ئەلێم گولەی کچێ مالە بلی من نییە ئەی دەزیرانی من نییە با ئێداغر خالە جان سکی بەرز بۆتەوە سکی بەرز کردووەتەوە ئەی زۆرتان لەمو خۆم بۆ دەجۆسمەوە ها خالە خۆ من ئینم نەکردو تۆ گوێ بگرە با بۆ باش ئەی بۆ پەرێ کرد زۆرزار لەمو خۆم بۆ دەجۆسمەوە خۆ من پەلەم نەکردووە خالە لە تۆ بێڵە هەلە ژمێلێ خوایە ئەی بۆ پەرێ کرد زۆرزار پەلەم نەکردووە خالە لە تۆ گوێ بگرە مەژمێلە جا لە مەژمێلە خالە ئەلێم ئەلێم خۆ من سکیم بەرز نەکردووەتەوە ئەی جا بەرزی کردوەتەوە زۆرزار ئەی لەبوو پەلەمەکە خالە پەلەم نەکردووە خوا لە تۆ گوێ بگرە مەژمێلە جا لە مەژمێلە با بۆ باشە خالە ئەلێم خۆ من سکیم بەرز نەکردووە ئەی جا بەرزی کردوەتەوە زۆرزار ئەوە تیوە بلە چوە سکی بەرز کردوەتەوە حەیان چ بوو سەرم شۆر بوو بەدەستی خۆمەوە تیۆم کرد بە شاگرد کاتری خۆی کرد خالە فێلێکم دۆزیەوە ئەلێم بلەش خوشک و دایکی نییە با خالە جان ئێمەش ئەچین کەسنی خۆمانەکەین ئەچین سی خوشک و دایکیەوە بەش گەوتە گوڵە لەکوێ و خوشک و دایکی ئەو لەکوێ گەوهەر لەکوێ و خەرموون لەکوێ گەوهەر لەکوێ و خەرموون لەکوێ خالە ئێستا چارچیە چی بکەین نازانم ئەبێەوە تیوە بدۆزمەوە بزانم چ گوێ دەخوا بلا هاتی و بلا ڕاکە خێراکە بلێکیان خوا مەڕۆ بەجێ مێڵە من خۆش نوێی بەخوا منیش تۆم خۆشەوێ باوکی پێمان بزانێ هەردووکمان سەرە بڵێ هەستە خێرا ڕاکە بەیەکوئیسا ئەوە شێ زەڕەکات کاتە و کەوچکم کرد لە خۆڵەکات ئەوە منۆچێ ساناغای خانۆچێ وەرە دەرەوەیشم پێکە ناتوانم هەردوو دەستم گیراوە سەری کچەکە و ئەسپێتێ یاوە بۆیە دۆزم وەرە دەرەوە بە نەحلەت بی ئەگەر نەی خۆم پێم لەگە سەرێک یەکەمەوە زێڵ مەکێشەوە هاتم گوڵە فریاکەوە بەسە هیچ و پوش بەسە بەرنمەک بەسە تۆ من ناوێ بووی من خزمەتم کردی شەرەف و ناموسی خۆم قسە بەردەست کەچی لەو پشتەوە خەنجەرێ هاویشت بەخوا من هیچم نەکردووە ئەی باشە ئەی شێ کردی چی ئاوڕیت کار بەخوا من نەمکەن ئەو هی منیت کار هەتیوە چیە کرد ئەوە ئەسپێک بوو لە پزوی دەرپێکەوە جوو لە جوولێ کرد بۆ مەزانی دەمان چۆ پێ و فیشەکمان پێوە نێ ئێستا چی یەکەم سەرە یەکەمە یا بگراتەکان بەخوا سیپڕ ناکەم هەتی بۆم ژێڕەوە مەچۆ ڕوویە هەر هەمووی
حەزمان لێکتری کردبوو خۆش دەزانی کێ دەرەکەتی حەزی خۆیە ئەوار بۆ ناپرسم ئەو بردی ئەو ڕۆژانی چییە؟ خۆشحالی بێ حاکم نییە حەزم لێتی و حەزی لێم ئەچم بە پێی قانون مارێ آخر ماڵ و ماڵ بێبەریەکەم یعنی بەوە وازمان لێ هێنی تەواو 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 میاو ئەوان یەکەمەی چۆن چوار خانوم بەلاری گوڵەوەیە ئەو وەختە چوار خانوش بۆ خۆمان بێنێتەوە ئەو وەختە دڵمان خەریترە بێ و شەرەفمان بەرزترە بێتەوە ئەی ئافرین خالە ئافرین بەو خوایە ئەم ئاشە هەر خۆ دەزانی بیجێری جوانە زۆر جوانە ئەمە دەوری مشک و پشیلەکە بوو بەڵام بۆ دەوری مشک بۆ جارێکیان ویستم دەوری پاڵەوان ببینم کەی بوو ماوەیەک حاکمی عسکەری بەریتانیا چایخانە و قاوەخانەکانی شەوی داخست بوو ئێمەش تاقمێ بووین بێکار و کاسبی وەزایەکی ناخۆش گوزەرانێکی تاڵ هەڵساین کۆبوونەوەیەکمان بۆ کرد کێ بوون کاک ئەحمەد من بووم فەرەج کوردی بوو جافری لەقلەقزادە بوو حەسەن فەلاحی ڕەسام و ئەحەی ناسر و دەروێش عەبدوڵڵا و تەلەکەچەڵی مەڵکەنیش بوو منیان هەڵبژار بچم مقابلەی حاکمی عسکەری بەریتانیا بکەم پێو خۆش بوو کاک ئەحمەد هەر زۆرم پێ خۆش بوو بۆچی کاچی خۆم ماوەیەک بوو حاکمی عسکەری بەریتانیا مرخی لە نەسرین خۆش کردبوو منیش نەسرین هەری پێچام وتی ئەگەر چوویت و مقابلەی مەلیکی بەریتانیا کردووە ئەبێ بچی زۆر جوانە ئێستایەتە بەرچاوم زۆران بازی لە نێوان داگیر کەرێکی بێگانە و نیشتیمان پەروەرێکی خوێنگەرما چۆن وەکو شێر لە بەردەم حاکما وەستاوی کۆرە شێری چی و تەڕەماشی چی من لە بەردەمی حرەسەکەی بەردەرگاکە هەر دۆژمم هاتە لەرزین هەر چۆنێ بوو گرتیان و بە پاڵ پاریان پێوەنام کردیانمە حەوشی سەراوە ئاحمەد داوای تۆ چی؟ قومێکم بەرێ وەزەم شڕە قومێکم بەرێ بەڵام چی دەوێت؟ قوربان داواکەم داوای چی؟ داواکەم خوا دەست بە ئەمرتەوە بگرێت تەواو؟ تەواو چی بوو ئەوە بووانە چەرخۆم کردوونە بموام لێ دوایی براو لە ترسا دەستی کرد بە بزدڵکانن باش بوو حاکمی عسکەری خۆی پێویتم وتی ها ئەحمەد ئەزانم بۆچی هاتووی داوای کردنەوەی چاخانە و قاوەخانەکانەکەی منیش وتمانە وەڵا قوربان وتی بڕۆ با لەبەر خاتری تۆ و نەسرین بکرێنەوە منیش لە دڵی خۆماوتم ئەی کافری مەلعۆن ئەمە بۆ ئێوارەی بۆی بۆ نەسرینی بژێرمەوە ئیتر ئاوایی بوو هیلاگوی بۆ خۆ ئالێرا پشوێ بە ئای کە خەوم بەوە بینی ڕۆژە لە ڕۆژان دەوری کەسێکی ئازا و بەجەرێک ببینم کە لە پێناوی گەل و نیشتیمانەکە بکوژرێ یا هەڵواسێ و لە سێدارە بێنێ ڕۆژگار تێپەڕی و ئەو خەوم هەر نەهاتە دی هەر نەبووین بە پاڵەوان وا مەڵێ کاک ئەحمەد وا مەڵێ تۆ ئەکتەریت و لە دەورەکەی خۆتا پاڵەوانی هەتا بینەرانیش تویان بوێ تۆش هەر پاڵەوانی پاڵەوان عەولەسیز بوو بروخە بەیمانی نۆسۆسی بروخە بەیمانی نۆسۆسی بروخە عەرشی عێراقی خەجاڵەت بالمیلەت فرۆشان
هەوا ئاڵۆزە بۆچی لێڵ و سوورە ئاسمان جێژەڵوکەی نەکبەتە یا فتنەی ئاخر زەمان شۆرایندە ئەول کوشتیان بردیانە مزگەوت بیشۆن هەردوو چاوی کرابەوە ئەزانی چاوەکانی چیەوت ئەوی وتیەوە ناتوانن بمکوژن من هەر ئەمێنم من ئەمێنم و لە چایخانە و قاوەخانەکانە قاجەخەمە سەر قاج مشکەکەم بەلارەوە بەستم چاخۆمەوە و جگەراشێشم ئەو مەسەلەیە دەمێکە ڕوویاوە و کەچی هەر کۆن نابێ من قەڵەمم نەبوو کەسێکیشم دەست نەکەو بۆم کا بە چیرۆک تا دەور یەکتەری پاڵەوانی تیا بینم هەر بە خۆشمەچی مامەوە خۆشمەچیەکی سووک باشە کاگەحمە تۆ بە درێژایە عمرە دەورێکە نەدیوە تیا کوژرابی با جارێکیان دەوری یۆلۆس قەیسەرم بینی یۆلۆس قەیسەریش کەسپیر ئەی خۆ هیچ شێخ سابیر نارم ئەمان ناسی خۆ ئەوە دەورێکی تراژیدی زۆر جوانە کاگەحمە وابوو ئیتر ئێمە کردبوومان بە کۆمیدی لە جیاتیەوەی بە شمشێر بمکوژن بە کەوش و نعل کوشتیان لەمایە لەگەڵتانی منە چۆن تراژیدیا بۆ هەموو شکۆمەندی و بکرێتە کۆمیدیا و مەخنێکی سادە ڕاستە ئێمە دژی هەموو قەراڵ و سوڵتانێکی ستەمکارین بەڵام مەسەلەی کوشتن مەسەلەی خوێن ڕشتن ئەبێ بە شێوەیەکی وا تراژیدی بێت سیما ئینسانێکی تیاون نەکرێت لەگەڵ مای ئیتر ئێمە ئەو کاتە هەر ئەوەنە عەقڵمان پێشکا چییە بێدەنگ بوویت توانام نەماوە دڵم بەرگە ناگرێ چراکان هەڵکەن بە ئەم بەزمەتەوە ببێ هەموومان وەڕز بووین ئەمانیشمان بە خۆمانەوە وەڕز کردووە هیلاک بووی بۆ خۆ ئالەوات چاوێک لەگنێ تاوێک بنو چاو لە شەکەم وەورای باوکەکەم ئەوە تۆ لە شوێی برای باوکەکەم خۆم بە قوربان چاوە لە شەکە بۆ زەینی جوان و دنیا و گەشەکە خۆم بە قوربان چاوە لە شەکە بۆ زەینی جوان و دنیا و گەشەکە لە دەست بێ دادیدا بڵۆرە ئەوێ دانیشە و سەیرم کە ئێستا دەوری ئەکتەری پاڵەوانە بینم دەوری قەرەگوێزی زەمانی زوو قەرەگوێزی زەمانی سوڵتان و خەلیفەکان باش دەوری قەرەگوێزی زەمانی زوو قەرەگوێزی زەمانی سوڵتان و خەلیفەکان قەرەگوێزی زەمانی هۆلاکۆ و تەیموری لەنگ قەرەگوێزی زەمانی سوڵتان و خەلیفەکان قەرەگوێزی زەمانی هۆلاکۆ و تەیموری لەنگ ئەی ڕاستی پەرستان ئەی دوژمنانی درۆ ئەیەوانەی بە دوای ڕاستیانەوەن وەرن پرسیان لە چاوەشەکەی خۆتان بکەن وەرن پرسیان لە چاوەشەکەی خۆتان بکەن لێتان معلوم بێ کە داری درۆدە لە یەکەمین جار لە باغی پاشا و کۆشکی سوڵتانەکان ئاڕووە هەر لەوێشەوە پەلوپۆی هاویشت کارێکی وای کرد هەتا درۆدە لەسە و ماسا و نەزانی تێر و پۆشتە نابی ئەمە ڕاستیەکە و لێی تێ بگەن جەنابی قەرەگوێز کێ ئەڵێ تۆ ڕاست دەکەی
دەروێشی کێی؟ من دەروێشی تەیموری لەنگم. ئەگەر تۆ دەروێشی تەیموری لەنگی دەبێ هۆلاکۆ پێغەمبەرێ بێ. جەنابی قەرەجۆز منیش پرسیارێکی گرنگم هەیە. منیش وەڵامێکی گرنگە دەمەوە. ڕاستە قەناعەت گەنجێکە لە ناو ناچێ؟ قەناعەت گەنجە، بەڵام ئەو گەنجە نەبرسیەک تێرەکاو نە ڕوو تێپۆشتە و پەرداغەکات. ئەو گەنجە تەنها ئەو کەسانە هەیە کە هیچیان نییە. ئەوانەی هەموو شتێکیان هەیە گەنجی لەو بابەتیان لا نییە. نیش سوالێکم هەیە، ئەگەر لەگەڵ مردووەکە بڕۆی لە پێش مردووەکەوە بڕۆی باشە یا لە دوای مردووەکەوە؟ لە ناو تابوتەکانەوی لە هەر شوێنێکەوە ڕۆی بڕۆ. جەنابی قەرەجۆز من لە وڵاتێکی دوورەوە هاتووم، چل پرسیارم لەگەڵ خۆم هێناوە، ئەبێ یەک بێت وەڵامی هەموویم بیتەوە. فەرموو هەموویم لەم کاغەزە نووسیوە. بۆ پرسیاری یەکەمێ تەنها وەڵامێکم هەیە، بەڵام بۆ سیونە پرسیارەکەی ترێ بە هەر هەمویان یەک وەڵامم هەیە. جوا بگرن ئەم برایەمانە پرسیە وەرەیە بۆچی خۆر لە خۆر هەڵات هەڵدێ و لە خۆرنشین ئاوا بێ؟ لە وەڵام ئارێم ئەگەر خۆر لە خۆرنشین هەڵبێ و لە خۆر هەڵات ئاوا بێت ئەوە شەو و ڕۆژ پاش و پێشەکەوێت. یعنی شەومان لێبێ بە ڕۆژ، ڕۆژمان لێبێ بە شەو. یعنی بە ڕۆژ بە چاوین و قاوە کارەکەین، بە شەو چاوەکەینەوە. کە بە شەو چاوکەینەوە هیچ نابینین، کە بە ڕۆژی چاو بنوخێنین هەر هیچ نابینین. ئەوەی هیچ نەبینێ هیچ فێر نابێ، کە هیچ فێر نەبوو کە ڕوولاڵە بێ. ئەو ساستەمکاران، سوڵتان و والێکان، مامورانی چاوچنۆک وڵات تاڵان و گەرانەکەن، پەیتا پەیتا گیرفان پڕ دەکەن، کەس هیچ نابینێ و کەسیش هیچ ناڵێ. ئێستا تێگەیشتی بۆ خۆر لە خۆر هەڵات هەڵدێ و لە خۆر نشین ئاوا بێ؟ لە وەڵام ئارێم ئەڵێیتی بە قوربانێ قەسەم ناڵێنێ. سەگبا حەکیمی چاوی دکتۆری گوێی پێم ناڵێقی چاو گوێ خەڵکە چییە؟ ئای کردێکی جوان بوو، ئەڵێم هیلاک بووی با داوگرم. تەواو ماموو بووم توانام نەماوە، دڵم بەرگە ناگرێ. ئەگەر ئەزانی دیمەنە کە جوانە دام مەگرە بابم بەرزیەوە بمرم. ئای کە هیچ و پووز بوو، ئای کە هیچ و پووز بووم نەمتوانی دەوری ئەولە سیز ببینم. وا مەڵێ کاگەحمە وا مەڵێ تۆ ئەکتەرێ بووی، ئەکتەرێکی چاکش وا مەڵێ. ئەزانم ئەوە لەبەر دڵی من واری، ئەژینا کەی قەیری ئەکتەر و هونەرمەند گیراوە. دام مەگرە بابم بەرزیەوە بمرم. بەڕێزان داوای لێبوردنتان لێ یەکەم، حاجی ئەحمەی حاجی حەسەنی سمایلی دەرگەزێنی ئاوا نەمرد، بەڵکو لە ماڵەوە لەسەر پێخەفکۆچی دوایی کرد. هەر چۆنە بێ کابرایشی ترسنۆک بوو، بەڵام خەوی بە ئازایەتیەوە بینی، با لە پێناوی خەونی پیرۆزیان ڕێزی لێ بگرین، با وەکو ئەکتەرێک ڕێزی لێ بگرین. ئەحەیکردن و ئەم عەسرە هاودەمتان بوو، هاوشعورتان بوو، ئەرکتان کێشا، دووبارە بەخێر بێنەوە سەر چاو.
نعرف